لە هەڵەبجەش ئامادەکاریەکان تەواوکرێ بۆ 11هەمین فێستیڤاڵی هەنار و پایسکە بە یەکێک لە هەرە فستیڤالە گەورەکان دادەنرێت لە هەرێمی کوردستان کە هاوڵاتیەکی زۆر سەردانیەکە جا لە هەناری زاخۆ یینەوە بۆ هەناری هەڵەبجە و عەبابەیلێ. ئەمڕۆ میوانێکمان هەیە کە کستار مەحموود بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی هەڵەبجە لەگەڵمانابێ باز لە ئامادەکاریەکانی 11هەمین فێستیڤاڵی هەنار و پایزی هەڵەبجەکەین کە لە قۆناغی کۆتاییەتی. کاکستار بانیت باش و سڵاوت لێبێ. ئەوە لەگەڵ زاخۆیە باسمان لە فێستیڤاڵی هەنار و هەنگوینی زاخۆ کرد با بینەوە لای جەنابە. ئەمێ پێم بڵێ ئامادەکاریەکان بەکوێ گەیشتون چی ماوە کە بکرێت و ئۆکەی دەست بە فێستیڤاڵە گەورەکەی هەنار و پایزی هەڵەبجەکرێت. بەیانی ئێوەش باش سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانی کەناڵی کورسات. تەبعاً بۆ ماوەی دوو مانگ و نیوە زیاتر ئامادەکاریەکی چڕ و پڕ کراوە بۆ ئەوەی بتوانرێ ئەم ساڵ فستیڤاڵێکی جیاوازتر لە ساڵانی ڕابردوو بەڕێوە ببرێت. خۆشبەختانە هەموو ئەتوانم بڵێم زۆربەی زۆری ئامادەکاریەکان تەواو کراوە و وا بڕیارە لە 30 دەی 2025 یەکەم ڕۆژی فستیڤاڵەکە بێ و بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت. بەڵێ کاکستار پێشتر چەندین کێشە هەبوو لە ڕێگاوبانە بۆ گەشتن بەم فستیڤاڵە لە دەوروبەری پارکەکە چەندین سیار هەبوو نەیانەتوانی بوەستن لەبەری خەڵکێکی زۆر ئارەزوەکە کە لەوێ ئامادە بێ. ئێوە لەگەڵ وەزارەتی یا بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هیچ هەمامەنگیەکتان کردو بۆی کە ئەم ساڵ ئەم کێشەیە دووبارە نەبێتەوە هاوڵاتیان بتوان زۆر بە ئاسانی بەشدار بن؟ تەمان وەکە ئەگەدارن ئەم فستیڤاڵێکی زۆر گەورەیە ئەتوانم بڵێم گەورەترین کەرنەڤاڵە لە سەر ئاستی هەموو عێراق و لە دوای ئاشورا گەورەترین کۆبنەوەی خەڵکە لەبەرەوە لە هەموو حاڵەتێکە تۆ هەر ڕوبەڕووی هەنێ ئاستەنگی هاتوچۆ ئەبیتەوە. بەڵام ئەم ساڵ لەلایەن بڵێن قایم قامێتەوە لیژنەیەک دروست کراوە بۆ ئەوەی بتوانرێ ئاستەنگەکانی بڵێن چاکردنی ڕێگاوبانەکانی دەوروبەری پارکەکە چاک بکرێ هەروەها لەگەڵ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ پلان و ڕێشۆنی گونجاو دانراوە بۆ ئەوەی بڵێن بە شێوازێک ڕێخستنی هاتوچۆ و هاتن و ڕۆشتن ڕێک بخرێ کە ئاستەنگەکان کەم کاتەوە. بەڵام لە حاڵەتێکی وا کە هەڵەبجە ینی ڕێگای 60 و 80 نییە بۆ ئەم حاڵەتانە هەر تووشی هەندێک ئاستەنگە بینەوە بەڵام هەموو ڕۆشنێکی پێویست گیراوەتە بەر بۆی کەمترین زەحمەت بۆ ئەو سەردانیکەرانە دروست بێ کە دێنە فستیڤاڵەکە. باش کاک ستار ئەو جوتیارانەی کە بەشداریەکەن ژمارەیان چەند ئاگە بە ژمارە لات بێت چەند جوتیار بەشدارێکا خۆت ئێوە خۆتان پەیوەندیتان بە جوتیارەکانەوە کردویاوە جوتیارانەی کە بەرەمێنەری هەنارن خۆیان پەیوەندیان پێوە کردوون و ئامادەیان دەربڕیوە کە ئامادەی فێستیڤاڵەکە بن ژمارەیان چەند کەسە بێت؟ ئەمان ئەم فستیڤاڵە یعنی نزیکەی 280 جوتیار بە بەرهەمی جۆرا و جۆر بەشداری تێدا دەکا. جوتیارەکانیش هەروەکو بڵێن بەرهەمەکانی ترکە لە ناو فستیڤاڵەکە بەرهەم نمایشەکەن. ئێمە لە ماوەکانی ڕابردوو ئیعلانمان بۆ کرد مودەتێکی زەمەنیماندانا وتمان هەر کەس خوازیارە لەو بارانە ئەتوانێ داواکاری پێشکەشکا بۆ ئەوەی لە ناو فستیڤاڵەکە جێگەی بکرێتەوە. نزیکەی 130 جوتیار بە بەرەمی هەنار بەشداری ئەکا، نزیکەی 10 جوتیار بە بەرەمی هەنگوین بەشداری ئەکا و هەروەها نزیکەی 30 کارگە و براندی خۆماڵی لە ناو فستیڤاڵەکە بەشداری ئەکەن و چەندین بەرهەمی تری هەمە چەشنی کشت و کاڵی لە ناو فستیڤاڵەکە نمایشەکرێت. ئێوە یەک هیچ مەرجێکتان هەیە بۆ نرخ ئەو نرخی کە جوتیار بەرهەمەکەی فرۆشێ ینی پێتان وتون ئاگادارتان کردوونەتەوە کە ئەبێ نرخێک بێ هاوڵاتی بتوانێت کە ڕێگەیەکی دوورە بڕێ ڕەنگە لە زاخۆوە لە دووەک و هاوڵاتی بێت بۆ سەردانیکردنی فێستیڤاڵەکە لە ڕووی نرخەوە ینی کۆنتترۆلی نرخەکان بکەن. ئێمە تەمان لە ڕووی نرخەوە لە ڕووی کوالیتی بەرهەمەکانەوە لە ڕووی خۆماڵیبوونی بەرهەمەکانەوە بەردەوام لە ڕێگەی لیژنە تایبەتەکانی قایم قامێتەوە چاودێری بەرهەمەکانەکرێ و ئەگەر بەرهەمێک کوالیتی باش نەبێت دوورەخرێتەوە ئەگەر بەرهەمی خۆماڵی نەبێت دوورەخرێتەوە لە ناو فستیڤاڵەکە هەروەها چاودێری نرخەکانی شەکرێ هەرکەس گران فرۆشی بکە لێپێشینەوەی لەگەڵ ئەکرێت. بەڵێ کاکستارگەر هەڵە نەبم دەوترێ کەپڕ و کۆشکەکانی ئەم ساڵ بۆ جوتیاران کەمترە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ چی؟
لە پرسیارەکە زۆر باش تێنەگەشت. دەوترێت ئەو کەپرانی دەدرێ و شوێنانی دەدرێت بە جوتیارەکان بۆی بەرهەمەکانی خۆیان بۆ هاوڵاتیان پیشان بن دەوترێت ئەم ساڵ کەمترە لە ساڵەکانی تر ئەگەر هەڵە نەبم هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆچی ئەگەر ئەمە ڕاستە؟ خۆی لە ڕاستیە ئەمساڵ نزیکەی 100 کەپرێکمان کەم کردوتەوە ئەوەش لە پێناوی ئەوەی ینی کوالیتی فستیڤالەکە بەرزکەینەوە لە پێناوی ئەوەی کە ئاستەنگ و بڵێن شوێنی گەشتیاران ینی باشتر بکەین خۆتەزانی ینی ئەمە لە ناو پارکێک فستیڤالەکە ئەنجام بدەین ساڵی پار نزیکەی 600 شوێن لە ناو فستیڤالەکە دانرا بوو ئەمساڵ بۆ ئەوەی بتوانین ینی بە باشترین شێوە کۆنتترۆل بکرێ ئیدارە بکرێ ئەو ڕێکارانمان گرتە بەر بەشێکی کەمکردنەوەی کەپرەکان بوو و بەشێکشی هەنی ڕێکاری تر بوو بۆ ئەوەی بتوانین بە باشین شێوە کۆنتترۆلیکەین. بەڵێ کاتە و گۆڕانکاریانی کە لە ئەم ساڵدا کراوە جیا لەوانەیە کە باسمان کرد هیچ گۆڕانکارێکی تر هەیە؟ بەتاکید ئێمە لە ماوەی ئەم 11 ساڵە هەوڵمان ناوە هیچ ساڵێک لە ساڵی ڕابردوو نەچێ و بەردەوام کارمان لەسەرەوە کردووە کە فستیڤالەکە لە ڕووی کوالیتیەوە بەرزتر بکەینەوە فستیڤالەکە لە ڕووی چالاکیەکان و ئەو بەڕێوەبرنەوە شێوازەکانی بگۆڕین. ئێمە بۆ فستیڤالی ئەمساڵ ینی جا لە فستیڤالی هەنار و پاییزی هەڵەبجە جا لەوەی کە بەرهەم نمایش شەکرێ دەیان چالاکی جۆربەجۆری هوەری و کللتوری و شێوەکاری و پێشبڕکێ و ئەوانە لەناو هەروەها کۆنسرت و ئەوانە لەناو فستیڤالەکە ئەنجام بدرێت. باش کاکستار یعنی هەم منیش و ئەم جەنابیشت باسمان لەوە کرد کە یەکێکە لە فستیڤالە گەورەکان لە هەرێمی کوردستان فستیڤالی هەنار و هەڵەبجەی هەناری پاییزی هەڵەبجە لە بۆم لە هەنار و پاییزی هەڵەبجە لەگەڵ تیمەکانی تەندروستی تیمەکانی ئاسایش پۆلیس هەماهەنگیتان هەیە کە حزوریان هەبێت لەو ڕۆژانەی کە فستیڤال بەڕێواچێ لەوێ ئامادە بن بۆ هەر حاڵەتێکی نەخوازراو بێ لەبەرەوەی هاوڵاتێکی زۆر سەردانەکات لێوە بوونیان هەبێم تیمانە؟ بەتەکید چالاکیی بەو شێوە گەورە بەبێ هەمانگی و هاوکاری دەستگا ئەمنیەکان دەستگا تەندروستیەکان تەواوی ئیداری پارێزگای هەڵەبجە ناتوانێت بە شێوازێکی سەرکەوتوو ببرێ بڕێوە. ئێمە هەر لە سەرای ئامادەکاریەکانەوە کە دەست ئەەکەین بە ئامادەکاری بۆ فستیڤال هەموو ساڵێک ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن وەکو هاتوچۆ وەکو پۆلیس وەکو دەستگا ئەمنیەکانی تر حتا شارەوانی و هەموو دام و دەستگاکانی تر کە بە جۆرە تەندروستی بە جۆرە جۆرەکان کە پەیوەندیدارن بەم فستیڤالەوە ئێمە هەمانگیان لەگەڵاکەین و لەگەڵ ئەوانە پلان و بەرنامەکانی خۆمان ڕێکەخەین. بەڵێ ئەو بەرهەمانەی تر کاکستار کە جیا لە هەنارە ڕاستە ئەمە فستیڤالی هەنارە بەڵام بەشێک لە فستیڤالەکانی تر چەندین بەرهەمی تریتیا پیشان دەدرێت و بۆ هاوڵاتیان ئەو بەرهەمانەی تر کە بڕیارە ئەمساڵ بەشداری پێ بکرێت لەم فستیڤاڵە ئەو بەرهەمانە چی؟ ئەمان بەرهەمە کشتتوکاڵەکان وەکو ئاماژەم پێیا بەرهەمی هەنارە و بەرهەمی زەیتونە بەرهەمی تەڕەکاڵە و مجموعەیەکی زۆر ئێستا کارگەی بچووکی ناوخۆی لە سنووری پارێزگای هەڵەبجە دروست کراوە کە هەر بۆ بەرهەمە خۆراکیەکان و کشتتوکاڵەکانە کە ژماران نزیکەی 30 براند و کارگەی خۆماڵی بچووکە هەروەها هەنگوینە و بەرهەمی بڵێن وشکەیە کە ئەوەی کە بڵێن گوێز و تو دۆشاوی تو ئەو بەرهەمانەی کە ئێستا وەرزەکانیان تقریبان بەسەر چووە بە شێوەی وشکە لە ناو فستیڤالەکە نمایش شەکرێن و لەگەڵ ئەمانەشە نزیکەی 80 بۆ 100 شوێن کاری دەستی خانمان و خەڵکانی دەستڕەنگینە و بەشێکیش لە فستیڤالەکە تەرخانەکرێ بۆ خواردەمەنی. بەڵێ کاک ستار ئەم فستیڤالانە کاکرێت بە بەردەوام هاوڵاتیان لە دەرەوەی کوردستانیش سەردانیەکەن پێشبینیەکەن ئەمساڵ هاوڵاتیانی بیانی غیرە کورد سەردانی فستیڤالەکە بکایە لە چاو ساڵانی ڕابردووە جیاوازیەک هەبێت لەم لایەنەوە؟ طبعاً بەپێی ئەو چاودێرەی کە ئێمە هەمان لەسەر فستیڤالەکە ساڵ لە دوای ساڵ ژمارەی سەردانیکەرانی پارێزگاکانی تری هەرێمی کوردستان زیاد دەکات و تەنانەت ئێستا ژمارەی زۆر لە سەردانیکەران لە پارێزگاکانی عێراقیشەوە سەردانی ئەکەن و هەروەها کوردانی پارچەکانی تری کوردستان وەکو ڕۆژهەڵات و تەنانەت کوردستانی باکوور و کوردستانی ڕۆژئاواش بەشداری ئەکەن لە ناو فستیڤالەکە و ساڵانە ژمارەیەکی بەرچاو لە خەڵکانی بیانیش و هەروەها کۆنسوڵەکان و ئەوانشی کە لە کوردستان کارەکەن و بڵێن بیانین ئەوانش بەشداری ئەەکەن. ئێمە ئومێدمان وایە کە ئەم فستیڤالە
بە نێودەوڵەتی بکرێ ومێدمان وایە زیاتر بتوانین وەبەرهێنەران و خەڵکانی بیانی ڕابکێشین بۆ ئەم فستیڤالە و بەردەوامیش لەسەر ئەم وەتەرە کارمان کردووە و بەردەوام لە علاقە و پەیوەندیا بووین ئەوەندەی دەستمان پێ ڕاگەشت بێ هەوڵمانداوە هانی ئەو خەڵکانە بین کە بێنە فستیڤالە. باش کاکستار بەرهەمی هەناری هەڵەبجە یەکەم بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بوو کە ڕەوانەی دەرەوەی وڵات کرا وەکو بەریتانیا و ئەڵمانیا و سوید و ئەمانە. پێشبینیەکەن لە ئەنجامدانی ئەم فێستیڤالانە ئەم بەرهەمە ناوخۆیانە زیاتر هەناردەی دەرەوەی وڵات بکرێ؟ لە ڕاستیە ئەم فستیڤالانە و هەموو چالاکیانەی تری بۆ بەرهەمە کشت و کاڵەکانەکرێ سەر ڕای ئەوەی کە ڕێگەیەکە بۆ ساختکردنەوە بە بازارکردنی ئەم بەرهەمانە لە ناوخۆی کوردستانە بەشێکی تری ئەم ئامانجانە بە تایبەت ئامانجی فستیڤالی هەنار و پاییزی هەڵەبجە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی بە براندکردنی هەنارە و ئەمانەوەی لە ڕێگەی ئەم فستیڤالانەوە هانی بڵێن بازرگانان و خەڵکانی تایبەتمەند ڕابکێشین بۆ ئەوەی ئەم هەنارە جوانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە کە زۆر بێوێنەیە لە چاو هەناری شوێنەکانی ترا هەناردەی بازارەکانی دەرەوە بکرێ. ئێمەمانەوێ بڵێن لە ڕێگەی ئەم فستیڤالانەوە خەڵکانێک کە تایبەتمەندن بە ئەم کارە لەگەڵ جوتیاران بەیەکیان بگەێنین بۆ ئەوەی بتوانن ڕێکارەکانی هەناردەکردن لە بواری هەنار زیاتر پێش بخەین نەک بەو شێوازە ئەو هەنگاوە سەرەتایانەی کە لە ماوەکانی ڕابردوو نێردراوە. بەڵێ ستار مەحموود بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەڵەبجە زۆر سوپاس بۆی کە میوانمان بووی.